البته ئەم مەدرسانە جێدەستی خۆیان دیارە لەبەرەوە زیاد لە 3000 قوتابی و تەلەبە لە خوشکان و لە برایان لەم 11 مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر تەخەڕوجیان کردووە و زۆریان ئیسەر الحەمدولله لە خوشکان لە برایان بوونەتە مامۆسا و هەندێکیان بوونەتە مامۆسای ئاینی و هەندێکیان هەتا الحەمدولله یعنی گەشتنە پلەی دکتۆران وەرگرتووە لە ثەمەر و بەرووبوومی ئەم مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەرە کە الحەمدولله یعنی دامان ناون و زۆرینەی ئەم مەدرسانەیەمەش لە مەڵبەندەکانە یعنی دەرس و دیراسەیان هەیە و لە هەندێک شوێنە قوتابخانە و مەدرسەی تایبەتیمان بۆیان کردوێتەوە. لە ئامادەی عەبدوڵای کوڕی عومەر لە سەمسەماڵ دوو بۆنەمان هەبوو. بۆنە یەکەم کۆتایی بە ساڵی خوێندنی 2016-2017 هات لە قۆناغی یەکەوە هەتاکو قۆناغی 6 و هەروەها لەلایەن بەڕێز مامۆستا ڕووبیتانەوە ئیجازە و بڕوانامەی بە دوو خوشکدا بۆ جوان خوێندنەوەی قورئان. ئیمڕۆ ئەو دوو بۆنەمان هەبوو لە مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر. دیارە ئێمە خاوەنی 104 خوێندکارین، 60 لە برایان، 60 لە خوشکان و 42 لە برایان. ئامانج لە ئەم قوتابخانەیە ئەوەیە کە لە خوشکان و برایانی ئەم شار و دەوروبەری ئاشنا بن بە زانستە شەرعیەکان وەکە بتوانن هەم فێر بن و هەم بتوانن خەڵکیش فێری زانستە شەرعیەکان بکەن.